بەڵێ هەروەها مێژ بەڵێ هەڵگورد خۆراوی ئەڵمانیا کۆچی دوایی کرد دیارە ماوەی 3 بۆ 4 ساڵە دکتۆر کەمال لە نەخۆشخانەی لەژێر چاودێری تەندروستیدایەوە کەمان دەزانین دکتۆر کەمال خەڵکی ئاغزەرێری شاری کەرکووکەوە ئەم ماوەی کە لێرە بۆ لەژێر چاودێری تەندروستیدا بۆ نەیتوانیوە با بڵێن لە نووسین و بەرهەمەکانی نزیک بێتەوە تا دوورکەوتەوە هەر بۆیە دیارە ئەوەندەی من کە ئاگدارم و پەیوەندیم بە کەسوکاری دکتۆر کەمالەوە کردبێ دیارە لە ئێستادا بەهۆی ڕێکارەکانی کۆڕۆنا و هەروەها هەندێک تایبەتی نەخۆشخانە لە ئێستادا ماوەی چەند پێویستە بۆی کە تەرمەکەی بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان دیارە دکتۆر هەندرێن کە خوشکەزای دکتۆر کەمال من پەیوەندیم پێوە کرد و زانیاریەکانی بە مندا ئەو گوتی کە بەنیازن کە لە ماوەی هەفتەیەکدا خود دەڕۆژدا تەرمەکەی دکتۆر کەمال مەسەر بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و سەرەتا لە هەولێر با بڵێن مەراسیمی پێشوازیکردنی بۆ دەکرێت و بەهۆی ئەوەی کە پێشووتر لەوێ نووسنگە و هەروەها شوێنی هەبووە هەر بۆیەوە سەرەتا دەبرێتە هەولێر و دواتر ڕەوانەی شاری سلێمانی دەکرێت دیارە بەپی ئەو با بڵێن ئەو زانیارانیش کە هەیە دکتۆر کەمال بەهۆی ئەو ماوە زۆری کە نەخۆشی درێژخانی هەبووە هۆکارێک بوو بۆ ئەوی کە کۆچی دوایی بکەوە ماوەیەکی زۆر شەه لە تایر حەیدەری کە خێزانی کۆچ کردووە ماوەیەکی زۆر لەگەڵیدا بۆ هاوکاری کردو بۆیە کە سوکارەکەی هەمیشە سوپاسگوزاری شەهلەخان بۆی کە ئەو ماوە زۆر توانیوێتی با بڵێن هاوکاری ناوبراو بکە و هەروەها نەجات مەسەر خوشکشی کە لە وڵاتی بەریتانیەوە هەموو کاتێک هاوکاری ناوبراوی کردووە بەوەی کە با بڵێن لەو ماوەی کە نەخۆش بووە دیارە سەبارەت بە گێڕانەوەی تەرمەکەی و هەروەها دانانی پرسە هەم حکوومەتی عێراق و هەم حکوومەتی هەرێمش دیارە ئۆفەری پێشوازیکردنیان داوە بە خانەوادەی کۆچ کردو بۆی کە مەراسیمی گەڕانەوەکەی یاخود شێوازی گەڕانەوەکەی لە ئەستۆ بگرن بەڵام تاکو ئێستا خێزانەکەی با بڵێن ئەو ئۆفەرانیان ڕەت کردوێتەوە بۆی کە هاوکاریان بکرێت تەرمەکەی بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان ئەوان دیارن لەسەر ئەستۆی خۆیان تەرمەکەی بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و دواترش لەوێ بە خاچی بسپێرن و ئەمە زانیارەکان بوو سەبارەت گەڕانەوەی دکتۆر کەمال مەزهەر بۆ هەرێمی کوردستان ئەگەر زانانیشی دیکە هەبوو گەڕێ وڵاتان سپاس بۆ خستنەڕۆیتەوەی زانیاریەکان.